بەڕێز دکتۆر سەنگەر سڵاوتان لێبێت. زۆر سپاس زۆر سپاس. دکتۆر نەخۆشی بەکتریای گەدا چییە؟ زۆر سپاس. سەرەتا دەستخۆشتانێ دەکەم بۆ ئەو بەرنامە وشیاریە گرنگە. بەڕاستی بەلای منەوە وشیاری تەندروستی زۆر گرنگە. من سەنگەر ڕەشید شێخزێنی پسپۆری نەخۆشیەکانی هەرسوو جگەر و نازوور لە نەخۆشخانەی میهرەبانی و عیادەکەشم هەر لێرێ و نازووریش هەر لێرە دەکەین. بەکتریای گەدا واتە H. pylori خاڵێکی زۆر گرنگ هەیە. خۆی ناوەکەی کە گوتمان بەکتریای گەدا، ئەمە بەڕاستی بەکتریایە ڤایرۆس نییە. لەناو خەڵک زۆر باوە بەداخەوە هەڵەیەکی بڵێن زمانەوانی و زانستیش هەیە کە خەڵک دەڵێ ئەمە ڤایرۆسی گەدا یان ڤایرۆسی مەعیدەم گرتیە. تکا دەکەم باید کە ئەو هەڵەیە نەکەین، ئەمە ڤایرۆس نییە، ئەمە بەکتریایە. بەکتریای گەدا با بڵێن H. pylori هێلیکۆبەکتر پایلۆری کاتی خۆی کە بڵێن کەشف کراوە خاڵێکی خۆشە ئینسان بیزانێ لە ناو گەدە دەژێ، یعنی لە ناو با بڵێن مەعیدە دەژێ. کەشفەکەشی زانایشی بەریتانی بۆ هەر بە ناوی خۆی ناوینە. ئەو کاتەی کە پارچەیەکیان لە گەدە وەرگرت و لە مایکرۆسکۆپ تەمەشای کرد تەنێکی غەریبی بینی. ئەو گوتی بزانە ئەم شتە چییە. ئیتر بەرحاڵ درێژەی نەدەینێ کەشفی کرد کە ئەمە زیندەوەرێکە. خەڵک بڕای پێ نەدەکرد سەرەتا، بەڵام پاشان هەستا ناچار بوو خۆی خواردی کاتێک کە خواردی تەماشای کرد تووشی کێشە بوو، کێشەی گەدە بوو. ئەو جدوایە ئیدی خەڵکی دیکە هاتنەوە و والحاصل ئەخیری بڕوایان پێ کرد و پاشان خەڵاتی نۆبڵیاندایە. فەمە بەکتریای گەدەیە، ینی بەکتریایە بەڵکو ڤایرۆس نییە و لە ناو گەدە دەژێ و تووشی چەندان نەخۆشی دەکات. ئێستا باسی ئەکەین. دکتۆر بۆ ئەوەی بۆ هەمووان ڕوونتر بێت جیاوازی نێوان بەکتریا و ڤایرۆس چییە؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی هەردووچیان هەروەکو میکرۆب و زیندەوەرن، بەڵام ئێمە وەکو زانستی بۆ خەڵک ئەوە مهمە، یعنی شێوازی هەندێک جار گواستنەوەیان جیاوازە، شێوازی چارەسەرکردنیان جیاوازە، یعنی حتى دەرمانەکان مەسەلەن جیاوازە، بەرگری لەش جیاوازە، کەشفەکانیان یعنی ئەو فەحسانەی کە دەینووسی لە تاقیگەیی جیاوازە، یعنی جیاوازەکان بەو شێوازەیە ئەجینا مەسەلەن هەردووچیان هەر میکرۆب حیسابن، هەردووچیان هەر ئینسان تووشی ئیلتیهاب و هەوکردن دەکەن. بەڵام جیاوازەکە بۆ ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە ینی حتى شێوازی گواستنەوە و شێوازی با بڵێن چارەسەر و کەشفکردن و ئەوانەیان جیاوازە دەبێت ئێمە جیاوازی لێ بکەین. بڵێ ئەی نیشانەکانی توشبوون بە بەکتریا گەدە چین؟ بەڵێ خۆی لێرە خاڵێک زۆر مهم هەیە بەڕێزان. یەک لەوانە مەسەلەن زۆر جاران تۆ توش دەبی یعنی هەڵگیری بەڵام نیشانت نییە. بۆیە من زۆر جاران با بڵێن بە خێزان دەڵێن بە هاوسەر دەڵێم ئەتۆش فەحسێک بکەی باشە، چونکە لە ڕێگای هاوسەرەوە لە ڕێگای لیکەوە دەگوازرێتەوە. ئەو دەڵێ دکتۆر ئەمن هیچ نیشانەم نییە، کەواتە بەشێک لە نەخۆشەکانمان کە نیشانەشی نییە و هەڵگرە. ئەمە خاڵی یەکەم. خاڵێکی دیکە ئەگەر نیشانەی هەبێ گرنگترینیان ئازارێک ئەلێرە دەبێ یان ئۆتە قورسایی، یعنی هەر فەرقی نییە، ینی قورسایی ئازار حەل نەکردنی خواردن، هەست دەکا خواردنەکەی حەل نابێ، هەست دەکا غازاتێکی هەیە، هەست دەکا قورساییەکی هەیە، هەندێک جار هێڵنجی دێ، هەندێک جار با بڵێن ئەگەر زیاد ببێ احتیمالە بیکاتە قورحە، ئەوجا قورحەکە جاری وایە احتیمالە خوێنی کەم بکە، احتیمالە پیسایی ڕەش بکە، احتیمالە کۆمەڵێک نیشانە لەو نیشانانە پێکەوە یەک دەگرێ. ئەوجا جاری وایە پێکەوە هەیە، جاری وایە یەکیانە، جاری وایە جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە. بڵێ دکتۆر سەنگەر بینە سەر مەترسیەکانی بەکتریای گەدا، مەترسیەکانی چین؟ خۆی ئەوەی ڕاستی بێ ئەگەر با بڵێن ئێمە کێشەی ڕئیسی ئێمە یانی وەکو مەترسی دووشتی سەرچیە تقریبان دەتوانین ئەوها بڵێن. یەکیان دەبێتە هۆکاری ڕئیسی دروستبوونی قورحە خەڵک تێدەگا، ئەگەر ناخۆی قورحە ینی برینی گەدا. فبرینی گەدە طبعا مەترسی هەیە، لەوانەیە خوێنبەر بوون بێ، لەوانەیە بەتایبەتی گەدە ئەگەر دوانزەگرێنا بەس گەدە احتیمالە خوا نەخواستە بێتە سەرەتان. برینی گەدە احتیمالە مەسەلەن بێتە خوێن کەمبوون. برینی گەدە جگەلەوەی کە ئازاری هەیە. لە هەمان کاتدا ئەگەر برینیش نەبێ خۆی بەکتریای گەدە یەکێک لە هۆکارەکانات. بەس تکا دەکەم ئەو شتە زۆر مهمە، ینی من دایمەن تەرکیز لەسەر ئەوە دەکەمەوە نەخۆش زانیاری هەڵە و وەرنەگرێ بە قەلەقی. یەکێک لە هۆکارەکانی سەرەتانی گەدەیە، بەڵام هەموو کەسێک نا. ئەو کەسانی کە نازانن، ئەو کەسانی کە فەحس ناکەن، ئەو کەسانی کە بەدەیان ساڵ هەیەە و ئیهمالی دەکەن، ینی ئەم خاڵە زۆر گرنگە. من نامەوێت ینی وشیاریەک بڵاوکەینەوە ببێتە قەلەقی هەر کەسێک ئێستا گوێی لەوە بێ، ینی دەمەوێت تکا دەکەم گرنگی پێ بدەن بۆ مۆزوعە. نەچێ وەڵا ئەمن دکتۆر گوتی ئەوەی بەکتریای گەدەی هەیە تووشی سەرەتانی مەعیدە دەبێ من توش دەبم. ئەم خاڵە زۆر گرنگە، تکا دەکەم لە خۆتانەوە بڕیار مەدەن، خۆتان تووشی قەلەقی مەکەن. زانست شتێکی زۆر وردە بەڕاستی، بۆیە بە وردی وەری بگرن. نەخێر هەموو کەسێک نییە، ئەمە هەندێک کەسی تایبەتە کە ئیهمال دەکرێت کە بەڵام گرنگ ئەوەیە کە بزانی یەک لە هۆکارەکانە بۆی گرنگی پێ بدەیت. دکتۆر ئەی نەخۆشی بەکتریای گەدا
چۆن دەستنیشان دەکرێت؟ خۆی وەکو باسم کرد پێش باسم کرد نیشانەکانی ئەوەیە مەسەن کابرا ژانی هەیە زەحمەتی هەیە قورسی هەیە إلى آخره خواردن هەزم نابێ بەڵام وەکو دەستنیشانکردن ئێمە چەند ڕێگایەکمان هەیە یەکێکیان لە ڕێگەی خوێنەوە دەبێ هەرچەندە ئەومان زۆر حەسلێ نییە چونکە زۆر دقیق نییە تقریبا لە 160 نسبەی دقیقی بەڵام لە ڕێگای پیساییش هەر دەبێ بڵێن پیسایی ئەوەی ناخۆش هەموو کاتێک لەوانەیە بەردەست نەبێ و ڕێگایەکی دیکە لە ڕێگای هەناسەوە ئێستا جیازێک دەرچووە کە ئەمە زۆر دقیق و زۆر باشە کابرا زۆر ئاسانە فووێک دەکاتە ناو جیازەکە و دیخوێنێتەوە ڕێگایەکی دیکە ئێمە لە ڕێگای بڵین نازور دەتوانین ینی پارچە وەرگین و کەشفی بکەین فەمانە وەکو ڕێگای دەستنیشانکردنەکانە ینی کە دەستنیشان کرا بەو ڕێگەک لەو ڕێگایانە ئێمە بەخۆمان دەزانین کامیان گونجاوترە بۆ کامە نەخۆش ئایا نەخۆشی بەکتریای گەدا مەترسی گواستنەوەی هەیە؟ مەسەلەی گواستنەوەی بەکتریای گەدا ینی ئەمە زۆر گرنگە بەچی دەگوازرێتەوە چونکە ئەمە وەڵامی چەند شتێک دەداتەوە یەکەم خەڵکێک بەدەیان خەڵک پرسیار ئەکا دەڵێ کاکە بۆچی من توش بووم ینی حەزی لێ بزانێ ئەمە خاڵێکی دیکە گرنگە کە تۆ مادەم زانیت چۆن دەگوازرێتەوە کەواتە دەتوانی چۆن ڕێگای لێ بگری هەم بۆ ئەوەی جارێکی دیکە خۆ توش نەبیەوە هەم بۆ ئەوەی خەڵکی دیکەش توش نەبێتەوە شێوازی گواستنەوەکانی بە شێوەیەکی گشتی ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستی دەمەوێت زۆر تەرکیز بکەین ینی بە وردی ئەمانە سێ ڕێگای گواستنەوەمان هەیە بە شێوەیەکی گشتی ڕێگایەکیان ڕێگەی خواردن ئەمە پێ دەڵێن فیکەل ئۆڕاڵ خواردن طبعاً مەبەستمان چییە بە تایبەتی خواردنێک کە پیس بێ ینی خواردنی پیس مەبەستمان چییە خواردنی دەرەوە بە شێوەیەکی گشتی یعنی تۆ دەچی ئەو مەطعەمە با بڵێن ئەو نەفرە لەوانەیە هەڵگری بەکتریا بێ کە خواردنەکەت بۆ ئامادە دەکا ئایا کە دەچێتە دەستاوێک و دێتەوە دەستی بە جوانی دەشوە ئەمە پرسیارە و دەبێت بۆ خۆت بزانین بڕوا ناکەم کەم کەس ئەمە یەک یان ئۆتە مەسەرەن تەڕە و میوەکان زۆر گرنگە تەڕە و میوە جوان بشورێتەوە بە تایبەتی تەڕەکان کاتێک کە دەشورێتەوە لە ناو ئاوێکدا بندرێ هەندێک خوێ پێدا بکرێ هەندێک بخوسێتەوە بمێنێتەوە جا ئەو جوڵی پێ بکرێت جوان بشورێتەوە کەواتە لە خواردنی دەرەوە لە تەڕە و میوەکان لە ئاوی پیس با بڵێن لەمانە کەواتە ڕێگایەکیان کە خواردنەوە معروفە زۆر باوە ڕێگایەکی دیکە کە زۆر گرنگە ئەوە زیاتر بۆ ئێمە بەڵام ئەمە یەک لە ڕێگایەکانە مەسەلەی ڕشانەوە کەسێک لەوانەیە بەکتریای هەبێ ئەڕشێتەوە ئەم پروشکانە دەچێتن ئەمە زیاتر بۆ پزیشکەکان و بۆ ئەمانەز بەڵام احتیمالە لە کەسێک هەبێ لە ماڵش فەوە یەک لە ڕێگایەکانی دیکەی ڕێگایەکی دیکەی گواستنەوە مەسلەی خێزانداری لە ناو خێزان خاڵێکی زۆر گرنگیە دەبێ ئەو بڵێم بەڕاستی هەندێک شتی هەڵە بەڵاو بۆتەوە دەڵێ کەوچکت جیاب بکەوە گڵاست جیاب بکەوە قاپت جیاب بکەوە ئەم شتانە هیچ ئەسڵێکی زانستی نیە تکا دەکەم هیچ ئەسڵێکی زانستی نییە بە هیچ شێوازێک تا ئێستا زانست نەی سەلماندووە کە لە ڕێگای قاپ و قاچاق و ئاو لەنی قەلەقی ناوێت لە ناو عائیلە هەموو شتێک ئەو نەفرە نەکەی تۆ بەکتریاتی ئەمانە مادەم شتێک ئەساسی زانستی نەبوو پێویست ناکە بەڕاستی ئێمە بە دوای دابچین و خۆمان قەلەقەکەین تەنها ئەوەی لە بینی هاوسەر بۆ هاوسەر ئەویش با بڵێن لە ڕێگای خێزانداری و لە ڕێی لیک و لە ڕێگای ئەو جۆرە شتانە زیاتر احتیمالی گواستنەوەی هەیە دکتۆر نەخۆشی بەکتریای گەدا چۆن چارەسەر دەکرێت؟ بەڵێ دەستخۆش چارەسەر خۆی ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستی بۆ لەبەر ئەوەی دەمەوێت بە هەموو ئەو کەسانە بڵم کە جویان لێمە بەکتریای گەدە بەکتریایە خەتەر نییە چارەسەری هەیە 100% یعنی ئەمە زۆر مهمە بەڕاستی ینی زۆر خەڵک جاری وایە دێ نەخۆش دکتۆر ئەرە دەبێت چابم ئەرێ نازان پێیان گوتومە تۆ ئەگەر بە ڕێگایەکی گونجا و زانستیانە ڕێک و پێک ئێمە عیلاجەکان وەربگرین زۆر مهمە بەڵام لە چارەسەرەکە خاڵێک مهمە ئەویش ئەوەیە عیلاجەکان من زۆر جان بە نەخۆشەکان دەڵێم ئیزعاجە ینی بەکارهێنانی چونکە 3 دەرمانە یان 4 دەرمانە ڕۆژێ 2 جاریان 3 جار تۆزێک دەبێت تۆ ڕێنماییەکان بە جوانی جێبەجێ بکەیت ینی زۆر کەس ئەوانەی کە چارەسەرەکەیان بە تەواوی نابێت دەرمانەکان بە ئیزعاجی بە تەواوی وەرناگرن فأما دوای ئێمە نەک یەک دەرمان بە چەندان دەرمانمان هەیە ینی ئەگەر ئەوە ئیشی نەکرد ئێمە دەتوانین بکەین نەقلێکی دیکە ئەوە ئیشی نەکرد ئەوەی دی ینی فەدەتوانین ینی والحاصل ینی نییە ئەگەر بڵێم دەتوانە بڵێم 100% چارەسەری هەیە بە دەرمانە و دەرمانەکان دەبێت بە جوانی بخۆی و ئینشاءڵڵا شیفا دەبێت و تا ئێستا الحەمدوللا من نەمبینیوە هیچ نەخۆشێک بەڕاستی چارەسەر نەبوو بێ زۆر سپاس بۆی باش دەستان خۆش بێ بەی میهرەبانی دڵسۆزی و لێزانی